زۆرێک لە خەڵکی دەڵێن واللهی سەرمان لێ شێواوە کاکە نازانین چی ڕاستە و چی ناڕاستە. ئێدە تۆ کەوتویتە داوەکەی شەیطانەوە، تووشی تەڵەکەی شەیطان بووی بۆیە سەرت لێ شێواوە. کاکە چی بکە نەرێکەی قسەیەک دەکا بۆچی بۆ تیجارەت و کەسابەتەکەت دەگەڕی بە دوای باشترین و قازانجترینی، بەڵام بۆ دینەکەت پرسیار ناکەیت و لی ناکۆڵیتەوە. بۆ هەر یەکەی قسەیەک دەکا دەیەوێت دینەکە بێتە پاڕوویەک و بێتە ناو قورتیەوە، خۆی پێوماندوو نەکا، پرسیارێک نەکا، ئاەتێکی قورئان نەخوێنێتەوە، فێر نەبێ بزانێ قورئان چۆن دەخوێنرێتەوە، فەرمودەی پێغەمبەر چی عەلەیهی سەڵات وسەلام. لەولا شەوەڵە سەریان لێ شێواندوین. طبعا تۆ تووشی داوی شەیطان بوویت و لە تەڵەکە دایدێستا. بگەڕێ طەلەب العلمی فەریضە، فێربوونی زانستی شەرعی فەرزە لەسەر هەر یەکێک لە ئێمە. کاکە مەبە بە عالمێکی گەورە، بەڵام ئەوەندە علم پەیداکە کە ڕێگای بەهەشت بدۆزیتەوە، لە ڕێگەی شەیطان بە دوور بیت، کە ئەولیای خوا و ئەولیای شەیطانت لێ تێکەڵ نەبێت.